بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی دەوڵەت دەکەین لەسەر داهاتی نانەوتی هەرێم وا بڕیارە سێشەممەی داهاتوو سێشەممە ئەنجومەنی دەوڵەت کۆبێتەوە لەسەر داهاتی نانەوتی دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق نووسراوێکی بۆ ناردووە کە ڕاوێژ بدەن لەسەر پشکی داهاتی نانەوتی هەرێم و بەغدا لە داهاتی نانەوتی هەرێم چەندە وا بڕیارە کە سێشەممە نوێنەرێکی وەزارەتی دارایی و وەزارەتی دادی هەرێمیش بانکێش کرێن ئێمە قسە لەسەر ئەنجومەنی دەوڵەت پێکاتەکەی ئێوە چاوەڕێ دەکرێت چ بڕیارێک بدە وە کاریگەریشی لەسەر پرسی موچە و داهاتی نانەوتی چۆن دەبێ وایە ئەم پرسە لێرە دەوەستێت و یەکلا دەبێتەوە یاخود ڕێگەی دیکەشەیە لە بەردەم پرسی موچەدا ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاک عەبدولقادر ساڵح توێژەری یاسایی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە ستودیۆ کابلخات بەخێر سوپاسیانەتەمان دەکەم سپاس دەکەین ئەگەر سەرتا بەرلۆی کە بچینە سەر کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت ئەگەر باسێکی ئەنجومەنی دەوڵەت پێکاتەی و دەسەڵاتەکانمان بۆ بکەیت سپاسانەکەم بە ناوی خوا طبعا ئەنجومەنی دەوڵەت درێژکراوەی ئەنجومەنی شورای عێراقا ئەنجومەنی شورای دەوڵەت لە عێراقا ئەنجومەنی شورای دەوڵەتیش جێگرەوەی دیوانی تەدوینی قانونیە دیوانی تەدوینی قانونی بە یاسای ژمارە 49 ساڵی 1933 دامەزراوە ئەو دیوانە کاتی خۆی زیاتر ئیشی لە بواری مشوەری قانونی و پێداچوونەوەی مەڵین دەقە قانونیەکان و بڵین زیاتر وەکو چۆنەڵی ئیسیشارێکی قانون ڕقابەتێکی قانونی هەبوو لەسەر مەسائلی کاروباری دەوڵەت و حکوومەت و وەزارەتەکان یەکەم جار ناوی دیوانی یاسایی تەدوینی قانونی بۆ لە 1933 بە یاسای ژمارە 49 دامەزراوە طبعا دامەزراندنی ئەم دیوانە لەو کاتا و لەو بیدایەتی کە عێراق دروست بووە دلیلە لەسەر گرنگی بوونی ئەم دیوانە ئەم مؤسسە لە ناو دەوڵەتە چونکە بۆ ئەم ئەسەیەکێک لە ئیشە هەرسەریشەکانی ئەوەیە کە تەوزیحی ئەحکامی قانونی ئەدات بۆ مەسەن گرنگم ئەم بابەتە بۆ ئەوەی مەسەرەن تۆ چەند وەزارەتت هەیە لەوە چەند وەزارەتە مەسەرەن هەریکی بە جۆرێ مادێکی قانونی جێبەجێ بکات بۆیە بڵین مشەڕێ ئەو ئیختصاسی وەرگتۆ لە هەم وەزارەتەکان کە کەس بۆی نییە تەفسیریان لێکدانەوەیان تەوزیحی ئەحکامی قانونی بکات جگە لە دیوانی تەدوینی قانونیان ئەنجومەنی شورای دەوڵەت کە دواتر لە ساڵی 1970 بە یاسای ژمارە 65 جێگەی گرتەوە کەواتە لەکەیەوە ناوەکەی گۆڕا بۆ ئەنجومەنی دەوڵەت لە ساڵی 1970 یاسایەک دەرچوو بە یاسای ژمارە 65 یاسای دامەزراندنی ئەنجومەنی شورای دەوڵەت لە عێراق باشە ئەمە ئیتر ئەو کۆتایی هەد ئەم جێگەی ئەوی گرتەوە ئەگەر سەرنج بین ئەم ئەنجومەنی شورای دەوڵەتە کۆن و ئەنجومەنی دەولەی ئێستا دوو اختصاصی ئەساسی هەیە دابەشێ بەسەر دوو اختصاصی ئەساسیە اختصاصیان اختصاصی قەزاییە پێوترێت قەزای ئیداری بالضبط قەزای ئیداری ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە سەیری ئەو منازعاتانە ئەکا کە حکومەت تەرەفەتیایە فکرەکە لەکوێوە هاتووە بۆ من ئەگەر سەرنج بین مەسەرەن دادگاکان سوڵتەی قەزایی حکم دەرەکە سوڵتەی تەشریعی یاسا دەرەکە سوڵتەی تەنفیزی قەرار دەرەکە بۆ ئەوەی ڕقابەتێک لەسەرم قەرارە هەبێ ڕقابەتێکی اختصاصی ود لەسەرم قەرارە هەبێ ئەم اختصاصت دراوە بە قەزای ئیداری قەزای ئیداری کێ تەمسیلیەکە ئەنجومەنی دەولەیان ئەنجومەنی شورای سەر پێکاتەکەی بەس لەکەی و ناوی بوو ئەنجومەنی دەوڵەت ئەنجومەنی دەوڵەت ئێستا دامەزراوێکی سربەخۆشە سەر بەکوێ طبعا کاتێک کە ئەنجومەنی شورا کە تەشکیل بووە دیوانی تەدوینی قانونی سەر بە وەزارەتی عەدل بووە دواتر لە دەستوری عێراقیان لە مادەی سەویەکە دەق لەسەرەوە هاتووە کە بە یاسا ئەنجومەنی دەولەتدا ئەمەزرێ و باسی پێکاتەکەی کردووە کە پێکاتێکی مستەقلە لەم بەرەنجامەوە بۆ تەطبیقی ئەمادە دەستوریە لە ساڵی 2007 یاسای ژمارە 71 دەرچوو بە یاسای ئەنجومەنی دەولە یاسای ئەنجومەنی دەولە ئەم یاسایە کە دەرچوو هەم ناوەکەی گۆڕی ناوی مەحاکمەکانی مەسەرە ناوی محکەمەی قەزای مۆزەفی دانا لە کاتێکا پێشتر مەجلیسی ئەنضیباطی عام بوو مەسەرە ناوی هەیە عامی مەجلیسی شورای گۆڕی بە محکەمەی ئیداری عولیا وازەحە ناوەکانی گۆڕی دوایی جیا بووە بڵێ بە گوێرەی یاساکە لە وەزارەتی عەدل و بوو بە هەیئەیەکی مستەقیل کە سەر بە هیچ دامەزراوەیەک نییە چ قەزایی چ تەشریعی چ تەنفیزی و هەیئەیەکی مستەقیلەوە تەنانەت لە ڕووی قانونیەوە دەقی قانونەکە وا هاتووە لە هەر شوێنێکە ئەگەر ناوی لەبەر لە قانونە پێشوەکە کۆمەڵی اختصاصاتی دابوو بە وەزیری عەدل
لەوی یاسانوێ ئەڵێ لە هەر شوێنەکە بڵێن مستەڵەحی وەزیری عادل هات لە جێگەی ئەو سەرۆکی ئەنجومەنەکە جێگەیەگرێتەوە کەواتەی ڕەبتی بە هیچ مؤسسەیەکەوە نییە و وەکو سەر بەخۆیە سەر بە ئەنجومەنی باڵای دادوەری و نەخێر سەر بە ئەنجومەنی باڵای دادوەری نییە ئەم هەیئەتێکی مستەقیلە وەکو ئارزم کردی اختصاصی قەزای ممارسەکە و دواتریش باڵی دووەمی اختصاصی ڕێی و مەشوەرە ممارسەکە. ئێستا گەربینی سەر پێکاتەکەی بەڵێم وتە دوو بەشە بڵێن پێکاتەکەی دوو بەشە بەشی یەکەمی بەشە قەزاییەکەیەتی ئەم بەشە قەزاییە لە سێ مؤسسەی ئەساسی پێکێت لە عێراق ئەگەر ئێستا قسە لەسەر خودی ئێستی بکەین محکەمەی ئیداری عولیامان هەیە محکمەی قەزای مۆزەفینمان هەیە محکمەی قەزای ئیداریمان هەیە طبعا محکمەی قەزای مۆزەفین و محکمەی قەزای ئیداری لە عێراق دابەش بووە بۆ جگە لە هەرێمی کوردستان دابەش بووە بۆ 5 زۆن واتە 5 دادگای فەرمانبەران 5 دادگای فەرمانبەرانمان هەیە 5 دادگای قەزای ئیداریمان هەیە قەراراتی ئەم دوو دادگا لە بەردەم هەیئەی لە بەردەم محکمەی ئیداری عولیا تەعانیان لێدرێت تەعنی تەمیزیان لێدرێ کەواتە ئەمە وەکو باڵە قەزاییەکەی بەم جۆرە دادگای فەرمانبەران کە سەر بە ئەنجومەنی دەوڵەتە ئیشێوی کێشەی فەرمانبەران لەگەڵ بەم دەستگاکانێک لا دەکات بالضبط دادگای قەزای مۆزەفین هەموو ئەو منازعاتانەی کە دروستە بێ لە بەرەنجامی جێبەجێکردنی قانونی خدمەی مەدەنی و قانونی ئینزیبات و قانونی موچە و هەموو ئەو شتانی کە پەیوەندی بە حقوق و واجباتی مۆزەفەوە هەیە لە بەردەم محکەمەی بێت. دادگای کارگەری ئیشی کە سەر بە ئەنجومەنی دەوڵەتە دادگای کارگەری هەموو ئەو قەرارانەی تری دەوڵەت کە دەرئەچێ لە وەزارەتەوە بۆن منە قەرارێک دەرچووە بە ڕوخاندنی خانوویەک مەسەن قەرارێک دەرچووە بە لێسەنەوەی مۆڵەتی شوێنێک مەسەن قەرارێک دەرچووە سەبارەت بە اختصاساتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هێزەکانی هێزە سەربازیەکان لەوێ ئەبینێت مۆزەفی مەدەنی لە محکەمەی قەزای نێگە دوو وەزارەت یاخود دەستێک ناکۆکێن لەگە وەزارەتی کە لە دادگای کارگەریەک لا دەکرێتەوە ئەو مختص نین بم بابەتە ئێمە گەر هات و کێشەمان هەبوو لە بینی دوو وەزارەتە زیاتر وەکو ڕێی و وەکو ئیبدای ڕێی معالەجەکرێت نەک وەکو قەراری قەزای ئەگەر هاچووکە بۆ لەبەرەوەی تەبیعەتی داوا لەبەردەم قەزای ئیداریە تەبیعەتێکی شخصیە واتە ئەبێ شخصی قەراری دەرچووە کاریگەری لەسەر مرکزی قانونیەکەی بۆ دروست ئەو کاتە پەناباتە بەر ئەو محکەمە بەڵام تۆ بە سیفەتی وەزیفی کاتێکە قەرارێک دەرئەچێ وەکو وەزیری وەکو بەڕێوەری گشتی نەبینراوە تاوەکو ئێستا ئەم دادگانە بێن بەشی کارگەری کە بڵێن لە سێ دادگا پێکاتەوە فەرمانبەران و باڵا قەزای ئیداری و دادگای کارگەری باڵایان محکمە بە شەڕاویش کارێکی کێستا داهاتینانە و تێرێم چۆتە بەردەمی چۆنە بەشی دووەمی پێوترێ بڵین یان پێوترێ فتوا بڵێ بەشی فتواکە یان ڕێی و مەشوەرەشی پێوترێ ئەمانش بڵین اختصاسەکان دابەش بێ بۆ چەند جۆرێک اختصاسی یەکەمیان ئەوەیە بڵین لە مادە 6 لە فەقرە یەکەمە ئەڵێ ئەمانە ڕێی و مەشوەرە ئەدەن ڕاوێژکارین ڕێی و مەشوەرە ئەدەن لەسەر ئەو مەسائلانەی کە جیهەیەکی عولیا عەرزی ئەکا بۆ ئەنجومەنەکە بۆ نمونە ئەنجومەنەکە مەسنجەیە عولیا سام کەس ناتوانێت داوای ڕێی لە ئەنجومەنی دەوڵەتەکە فەرمانبەرێک نەخێر جگە لە وەزیر کەس بۆی نییە وەزیر و بەش لە سەروتری وەزارت واتە ئەگەر بە تەوقیعی سەرۆکی سندیکایەک بە تەوقیعی مەسە مدیر عامێک بریکاری وەزارەتێک تەڵەبی ڕێی بکرێ لەوێ و جواب نهات دەبێ وەزیر و سەرۆک وەزیران سەرۆکی پەرلەمانوانش بێگومان بێ سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی کۆمار هەموو ئەمانە ئەتوانن بەڵام لە خوار وەزیرەوە نەخێر ناتوانێت بڵێن تەڵەبی ئەو بکرد دەڵەبی ڕێی یا تەڵەبی مەشوەرە بکرێ شتێکمەوە ویستم تۆزیحەکە لەسەر اختصاسەکە بەم کەواتە بڵین اختصاسی یەکەمیان جیهەی عولیا کە باسی کردووە هەر جیهەیەکی عولیا زیاتر وەکو ئەنجومەنی وەزیران وەکو مەسەرەن پەرلەمان وەکو سەرۆکاتی کۆمار ئەمانە ئەگەر قەزیە کە بوو پێویستیان بەڕێ و مەشوەرەی ئەنجومەنەکە بوو عەرزیەکەن بۆ بەردەم ئەنجومەنەکە بۆ ئەنجومەنەکە ڕێی لەسەر بات یان مشوەرەیەکیان باتێ بڵێ ئەمە ڕێی ئێمە لەسەرم بابەتە تەوزیحێکی قانونیان بوو لێرەش ئەنجومەنی شورا هەیە لە هەرێم جیاوازەکەی چی لەگەڵ ئەنجومەنی دەوڵەت عێراق نفسی اختصاص جێبەجێ وەکو اختصاص و تایبەتمەندی هەمانشتن بەڵام هەر ئەوەیە فەرقەکە لە هەرێما سەر بە وەزارەتی عەدلە بەڵام لە عێراقا ئەنجومەنەکە سەر بە هیچ مؤسسەیەک نیە و هەیەیەکی مستەقیلە ئەیجینا وەکو اختصاص ئەمیش لێرە باڵی قەزایی هەیە کە محکمەی بڵین دەستەی بەرزەفتنی فەرمانبەران لەگەڵ دادگای کارگەری و ئەو مەرجعەشی کە تەمیزی حکومەکانی ئەم دوانی تیاکرێتەوە بریتە لە دەستەی گشتی ئەنجومەنی شورا بەشی فتوا و ڕئیشی هەیە کە ئەویش بە هەمان شێوە
لێرەش دادگەی فەرمانبەران هەیە گەر فەرمانبەرێکی هەبوو لە هەولێرە و دادگای لە هەولێرە لێرە لە عێراقا بەڵێ لە هەرێمی کوردستانی یەک دادگای فەرمانبەرانمانێ بەڵام لە مەراکیزی محافەزاتە ئەکرێ دادگای کاریگەڕی بکرێتەوە ئێستا لە مەسەن لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە و لە مەرکەزی محافەزاتە بەڵێ ئەتوانی تۆ دادگای کاریگەڕی بکەیتەوە بەڵام تەنها یەک دەستەی بەرزەفتکردمانێ لە هەولێرە کە پەیوەندی بە قەزای مۆزەفی باشە بڵێن جیاوازی چێ لە نێوان ئەنجومەنی دەوڵەت لەگەڵ دادگای فیدراڵی لە ڕووی دەسەڵات و تێکەڵێک نییە یاخود جیاوازە چونکە بڵێن شیکردنەوەی یاسا و مادەی دەستوری جیاوازە چۆنە و پرسە تێکەڵاوی نیە لە دەسەڵاتەکانە نەخێت تێکەڵاویان نییە ئەگەر سەرنج بین بگەڕێنەوە بۆ اختصاصی محکەمەی مەڵێن ئیتیحادی لە اختصاصی محکەمەی ئیتیحادیە لە مادەی 93 اختصاصی محکەمەی ئیتیحادی دیاری کراوە بڵین یەکێک لەوانە بریتە لە ڕقابەی مەشروعیە ڕقابەی دەستوریەتی قوانین و ئەنزیمە و تعلیمات لەگەڵ تەفسیری نصوصی دەستوری زایدن یەکلاکردنەوەی ئەو منازعاتانی کە لە بەرەنجامی جێبەجێکردنی قانونێکی ئیتیحادیەوە ئەکەوێتەوەی تلایە لە بینی ئیقلیم و حکومەتی عێراقییان لە هەر جهەیەکی تراویە لەگەڵ کۆمەڵ اختصاصاتی تراکە شوێنی باسکردنی نییە چکەوە زیاتر مامۆستای یاسا تەفسیر ناکە ئەویستم تەوزیحی ئەوەت بۆ چۆنە طبعا بەگوێرەی قانون بەگوێرەی دەستور باس لە تەفسیری دەقی قانونی ناکات بەڵام بگەڕێنەوە بۆ تەطبیقاتەکانی ناو بەڵێن محکەمەی ئیتیحادی بەڵێ ئەکرێت بەڵێن لێرەشە پاڵپشتە بە چەند سەنەدێکی منطقی بەڵێن ئەگەر سەرنجێکێک لە قەرارەتەکان بین کە هی محکەمە ئیتیحادیە بە ژمارە 48 ساڵی 2021 زۆر بە دقیقی باسی لەوە کردووە کە باسی لە سەنەدی قانونی تەفسیری نصوصی تەشریعی کردووە لەلایەن محکەمە ئیتیحادیەوە باس لەوە کە محکەمەکە بۆ خۆی سەلاحیەتی کولی هەیە لە تەفسیری دەقە دەستوریەکە کە باڵاترین دەقی تەشریعیە لە دەوڵەتە ئەڵێ ئەگەر مەسەلەن محکەمەی ئیتیحادی سەلاحیەتی تەفسیری نصوصی دەستوری هەبێ کە باڵاترین نەسە لە دەوڵەتە چۆن ناتوانێت تەفسیری نەسێکی تەشریعی بکات واتە ئەمەی شکل لە تەبریراتەکانی بۆیە ئیستینادەن بۆ ئەمە ئیستینادەن بۆ ماڵێ لە بەروی من اختصاصی کولم هەیە لە ممارسەکردنی ئەم بابەتە ئەتوان اختصاصی جزئیش بکەم کە بریتە لە تەفسیری نصوصی تەشریعی واتە دەقی قانونی عادی ئەوەی کە لەلایەن پەرلەمانەوە دانێ بۆیە دوو زەوابیتی داناوە ئەڵێ من ئەتوانم بیکەمیان ئەیکەم بە مەرجی بە دوو مەرج یەکەمیان ئەوەیە کە ئەو دەقەی کە تەڵەبی تەفسیری لێ ئەکرێت کە ئەو زیاتر وەکو ئیسیفساری هێناوێتی ئەو دقیقە تەڵەبی ئیسیفساری لەسەرکرێت لە محکەمە ئیتیحادیە نابێت بابەتی منازعە بێ یان عەرزکرابێ بۆ قەزا و لە بەردەم قەزا ببیندێت مەسەلەن قەزەیەک لە قەزایە یەکی جهەیە بڕۆ بڵێ منەمەوێ مزام ڕێی تۆچی لە کاتێکا مۆزوعەکە لە بەردەم قەزایە و ئەم بابەتە بۆ ئەنجومەنی شوراش عینەن بابەتە واتە ئەنجومەنی شورایەکێک لە مەرجەکانی ئەوەیە بۆ بینینی هەر قەزەیەک کە بێ ڕێی لەسەر با ئەلێ نابێت چوبێتە بەردەم قەزاگە چوبێتە بەردەم قەزام ڕێی لەسەر نادە باش ئەمە مەرجی یەکەم مەرجی دووەمیان ئەفۆن با تەواویکەم ئەڵێ مەرجە ئەمان تایبەتمەندیەکی زۆر وردە ئەڵێ مەرجە ئەو جهەی کە تەڵەبی تەفسیری دەقە قانونیەکە لە من ئەکا بێ سێجی هەبێ یان سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بێ یان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرامیان سەرۆکاتی کۆمار بێ واتە غەیری ئەوان لە کەسێکی لە وەزیری وەرگەی فێدراڵی ماوەستە بەڵێ لە دادگای فێدراڵی بۆ تەفسیری دەقێکی یاسایی دەستوری بۆ دەستورینە دەستوری اختصاصی خۆیەتی بۆ قانونی بۆ دەقێکی قانونی احتیادی بۆی ئەگەر وەزیر کتابی بۆ بکە و جوابی ناداتەوە تەفسیرەکەشی بۆ ناکە بۆ تەنها لەو سێ مەرجە لەو سێ سوڵتە باڵا ڕێیان وەرەگرێ مەسە تەڵەبیان ئەگەر لێکرا جواب باش بەزەوە تێکەڵاویەک نیە ئێستا ئەنجومەنی شور ئەنجومەنی دەوڵەت شیکردنەوە بۆ یاسا ناکە ئێستا لە بۆ داهاتینانەوەتی خۆ ئەوەی نەچێتە بەردەم بەڵێ جا تێکەڵاوی لەگەڵ دوو ڕێگەی ویستم بە عەرزت کەم بە دوو ڕێگەی کات بەڵێ محکەمە ئیتیحادی ڕێگەیەکیان پێوترێت تەفسیری تەبعی ئەم تەفسیری تەبعیە چۆنە واتە داوایە گەچێتە بەردەم محکەمەکە وەک داوا ئەیبینێ بەڵام لە ضمنی داواکە تەفسیری مادێکی دەستوریان قانونی شەکا لەوێ ئەمە یەک بە جۆرێکی مستەقلیش ئەیبینێ بۆی کە عەرزم کردی ئەگەر جهەیەک بێ بێعەرزی بکا بۆ داوایشیکردنەوەیەکە بەڵام لێرە ئەم تەڵەبەی ئەم شیکردنەوەی کە ئیکا مولزمە بەڵام ئەوەی ئەنجومەنی دەولە مولزەم نییە شیکردنەوەکانی مولزەم نیە نەخێر پابندکردنی بۆ عێراق و بۆ هەرێمیش بۆ هیچ لایەکیان پابندکردنی لە یەک حاڵەتانە بێ ئەگەر هاتو دوو جیهە
دوو جیهەی تەمان ئەو ئەڵێ گەر هات و وەزارەتێک یان لایەنێکی نەبەسراو بە وەزارەت واتە لە بینی دوو وەزارەتیان دوو لای نەبەسرا بە وەزارەتە کێشەیەک دروست بوو لەسەر تەطبیقی نەسێکی قانونی لە بینی ئەم دوو وەزارەتە ئەم ئەیود منەبێ ئەم حەقەمتیایە ئەوە ویدۆ حەقەمتیایە هەردووکیان ڕێگەون لەسەروی پەنابەرنە بەردەم ئەنجومەنەکە لەم حاڵەتیانە ڕەکە بۆ هەردوو لا ملزمە بەڵام ئەم بابەتی کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە بە بڕوای من بە گوێرەی فەقرە یەک عرض کراوە ئەوی ژەوەی جیهاتی عولیا قەزەیەکی عرض کردو بۆ ئەنجومەنەکە داوای ڕێی مشوەری ئەنجومەنەکەیەکە زیاتر ئەنجومەنەکە لێرە تێڕوانینی خۆی لە ڕووی قانونی و بۆ بابەتەکە خاتە ڕۆڵەیە ئەمە ڕێی ئێمە ئاوای لەم باشە بۆچی ئێستا دەڵێن ئەنجومەنی دەوڵەت داوای کرد بۆ سێشەممە نوێنەرێکی وەزارەتی دارایی هەرێم نوێنەرێکی وەزارەتی دات ئامادەبن ئەو پرسە چۆنە پێشتر حاڵەت لەم شێوە هەبوو پرسێکیەوە بەردەم نەبووە ئەم پرسە جۆرێکی تایبەتە بەڵام کێشەیەکی هەرێم نەچۆتە ئەنجومەنی دەوڵەت ناخێت چکە بۆ خۆی هەرێم بۆ خۆی ئەنجومەنی هەیە ناچێت ئەوێ بەڵام یەکێک لە مەرجەکان لە عێراقیش و لە هەرێمیشە یەک تەمان مەرجی شکلی هەیە بۆ تەڵەبی ڕێی لەو ئەنجومەنە یەکەمیان وتوانێت بێ بە تەوقیعی وەزیر بێ دووەمیان ئەڵەیە کاتێک کە وەزارەتێک یان جیهەیەک داوای ڕێی لە منەکە تەڵەبی ڕێی لە منەکە ئەبێ تەڵەبەکەی مەشفوع بێ بە ڕێی ئیداری قانونی وەزارەتەکە وەزارەتە واتە ئەگەر ئێمە سەرنج بین من تقریبی نزیکەی 20 مجلداتی فتوای هەینم لایە کاتێک کە ڕێەکە چۆتە بەڵێ چۆتە بەردەسی ئەسان لە بیدایەت و حیسیاتی فتواکاڵێکی ئەڵێ ئەم مەسە وەزارەتی فلان داوای ئەم ڕێی لێ کردین وەزارەتی مالی ئەمە ڕێی بوو ئەنجومەنی مەسەرەن ڕقابی مالی ئەمە ڕێی بوو واتە ئەطراف ئەبێ ڕێی لەسەر بن پێشەوەی ئەو ڕابات بۆیە داواکردنی ئەم دوو نوێنەرە لە هەرێمی کوردستانەوە ئێوێ بزانی وجە نەزەری ئەم طرفەی ترکە چۆتە قەزەکە ئەجێتە بەردەم ئەو ئێوەی گوێ لە وجە نەزەری بگرێت جگە لەوەی عرضی کراوە لەوە چه مناقەشەی ڕێیەکە یان بزانێت تێڕوانینی ئەمان چۆنە لە ڕووی قانونیەوە بۆی طبیعیە داواکردنی ئەم دوو نوێنەرە مەسەرەن نوێنەرێک لە وەزارەتی عەدل نوێنەرێک لە وەزارەتی مالیە وەکو ڕاوێژکار هەردووکیان بەڵێ بێگومان چووکە هەر لە متەطەلباتی وەکو عەرزم کردی مەرجە گەر تۆ تەڵەبی ڕێیەکی لە هەرێمی شاوایە و لە عێراقی شاوایە ئەبێ ئەو جیە خۆی ڕێی خۆی عەرز کات واتە جگە لە قەزیەکە ڕێی خۆی عەرزەکاڵێ من ڕەمان و ئاوایە ئەو کاتە ئەنجومەنی دەولە ئەو ڕانە بە نەزەری ئەتیبار وەرەگرێهی ئەو لاش و هی ئەم لاش ئەو کاتە لە بەرەنجامی ئەوە لە بەرەنجامی خوێندنەوەی دەقە قانونیەکانەوە ڕێی خۆی عەرزەکە مشوەری خۆی عەرزەکە بۆ ئەو جێهی کە تەڵەبەکەی لێکردەوە کە ئەنجومەنی وەزیران بەڕێزت بڵێم پێشتر بڕێرەکانی ئەنجومەنت بینەوە ڕاوێژەکانی چی چاوەڕێ دەکەی سەبارەت بە داهاتینانەوتی هەرێم لە بەرژەوەندی عێراق بێ بەدڵی هەرێم بێت چۆن ئەگەر سەرنج بین بڵین کێشەکە خۆ دەزانی لەسەر وازە مادە 29 بە زۆری لە قانونی ئیداری مالی لەوێ بە بڕوای من دەقەکە ڕوونە کێشەکە لە قانونەکەنی کێشەکە لەوەی کاتی خۆی چۆن ئەم دەقەت تەمریر کراوە چۆن تەمریر کراوە بۆ نوێنەری کورد لەوێ بەمە ڕازی بووە ئەگەر سەرنج بین لەو یاسا و بە دیاریکراوی لەو مادە بە زۆری مراعاتی پێگەی دەستوری هەرێمی کوردستان نەکراوەکو هەرێمێکی مستەقل بۆ ئێمە گەر سەرنج بین هەرێمی کوردستان بە گوێرەی ئەوەی کە لە دەستوری عێراقیە هەیە باشە طبعا ئەمێ هەبوو من دەستوری هەبێ محکەمەی دەستوری هەبێ سڵتاتی بڵین سڵتەی تەشریعی و قەضایی و هەموو هەمانی هەبێ وەزای خۆتەزانی هێزی سەربازی هەیە و مەسەرەن هێزی ئەمنی هەیە و هەموو ئەمانە حکوومەتە لەناو با بڵێن لەناو حکوومەتێکی ترا بەڵام حکوومەتێکی فیدراالیە بڵێن هەرێمێکی فیدراالیە باشە ناکرێت تو ئەمە بێنی وەکو محافظەیەک سەیری بکەیت چکە بۆ تۆ کۆمەڵێک مەساریفی زۆر ویستگەری دارایی وەکو پارێزگا ماڵەگەڵ هەرێم کرا بالضبط وەکو هەرێم مەسەرەن ئەڵێ محافظات غێر منتەزیمە بإقلیم وإقلیم باشە تۆ لێرە هەردووکیانی پابند کردووە مەسەڵێم ئەمە ئەگەڕێتەوە بۆ محافظاتی غێر منتەزیمە بإقلیم وإقلیم لە 150 ڕسومات و مەسەر لە 150 چی ئەوانە هێناوی کێڕێکی کردووە کەواتە لێرە مامعناه وەکو محافظەیەک مامەڵەی لەگەڵ هەرێما کردووە ئەگەر ئەنجومەنی دەولە مەوزوعیەن بۆ ئەم بابەتە بڕوا بە تایچیل ئەم تەفسیرە دەقەکە ڕوونە کێشە لە دەقەکەنیە کێشە لەوەی کاتی خۆی ئەمە چۆن تێپەڕیوە بەڵام سەبارەت بەو بەشەیەکەی بە بڕوای من بەو بەشەیەکی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و ئەو یاسانەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە باج و ڕسوماتیان لەسەر وەرەگیرێت و یاسایەکی خاصن بە هەرێمی کوردستان بە بڕوای من لەمایانە
ئەنجومەنی دەولەتە ئیدی بۆ چوونەکەی هەرێمە کاکە ئەم داهاتانە بێ بۆ خۆی بێ بەستەنا ئەو داهاتچکە محافظاتیش ئەو داهاتانەکە ئەگەڕێنێتەوە و داهاتانەیە کە لێ ئەوان یەک یاسا مافی هەیە هەرێم بۆ نمونە بەدڵی خۆی لە عێراق زۆر باز و ڕسومات لێرە زیاترە ڕاستە بەپێی مادەی 1970 سەلاحێتی تەشیعی هەیە بە تەشیع ئەتوانێت چکۆ قەبەپەی دەستور هەموو تێک ناگیری لەگەڵ مادەی 28 دەستوریش باسی ئەوە دەکا باز بە یاسانە بێ ڕێک باش هەریم خۆی ئەتوانێت یاسا دەرکات لەسەر لە بەرزەڵی بە بڕیار بووە بۆ نمونە ئەکری ئەوان یاخود لێرە بڵێن زۆر زیاترە هەم ڕسومات هەم باجەکە لە هەریم زیاترە ینی دەسەڵاتەیە زیاد فیدراڵیت بۆ نمونە حکوومەتی فیدراڵی ئەوە تەبێت باج ڕسوماتە تەبێت بەتەکید ئەمە قابلی ئەوەیە کە تۆ مەسەر مناقەشەی لەسەر بکەیت و احتیمالە هەرێم بۆ خۆی سەنەدی خۆی هەبێ بگەڕێتەوە بۆ بڵێ من پاپلش بەم سەنەدا ئەمەم کردووە ئێمە لێرە ئەگەر بڕیالەوە بین کە ئەمە قانونیان قانونیە بەتەکی دەبێت جهەیەکی مختص ئەم بڕیارە بە بۆ چونکە هەرێم بۆ خۆی حکوومەتی هەیە و سڵتەی تەشریعی و سڵتەی قەضایی هەیە و خۆی ئەم سەلاحیەتی هەیە ئەتوانێت ئەم بابەتە ئەم بڕیارانەمە بەتەکید هەندێشتیش ناکرێت لە ڕووی قانونیەوە جگەل لە دەقی قانونی تۆ بێ باجێک بسەپێنی یا ڕسوماتی بسەپێنی کە لە قانونە نهاتوێ بەتەکید چکە ئەوە خەتێکی دەستوریە ئەوە بڵێن قەیدێکی دەستوریە کە نابێ بە غەیری قانون تۆ ئەو بکەیت ئەگەر پەرلەمانمان هەبێ و ئەوان بەدڵی خۆیان بۆ نمونە یاسا دەرکەن بۆ باج و ڕسومات لە عێراقیش نەبێ ئەو کاتە ئەو دەسەڵاتیان هەیە بەڵێ بێگومان لە 100% لەبەرەوەی دەستوری اعترافی کردووە بە سڵتەی تەشریعی لە هەرێمی کوردستانە بەڵێ بەتەکید ئەتوانن یاسا دەرکەن هەر چۆن لێرە باز دەکرێت 11 جۆر ڕسوماتە بێ بڵین لە بەغدا 11 جۆر لە هەرێم زیاتر لە 70 جۆر ڕسومات و یعنی زۆرە ئەکرێت بەشێکی شێو یاسانە بێت کە لە هەرێمی کوردستانە دەچێت چکە ئێستا باز دەکرێت سەرگومەرێک لە 150 بۆ 50 کێشیان لەسەر باج بەغدا لە 100 دەوێت هەرێم دەڵێ بارەستا لەسەر ڕسومات هەرێم دەڵێ ئەو یاسانی کە خۆم ڕسوماتم لێرە هەمووی بۆ 100 بۆ خۆمی بەغدا لێ بە 150 بۆ ئێمە بێت بەڵێ ئەمە بە بڕای من لێرە ئەنجومەنی دەولە ئەبێتە ئیدیۆ بکە چونکە ئەمە پەیوەندی بە خودی هەرێم خۆیەوە هەیە و ناکرێت تو ئەگەر بێت و ڕاعەتی ئەمانەکەی کەواتە ئەسڵەن وەکو محافظەیەک مامەڵە لەگەڵ هەرێماکەی لە کاتێکە هەرێم سەنەدێکی قانونی دەستوری هەیەکە مادە 170 و ئاعترافی کردەوە بە بۆچین بەڕێز بەڵێ دەسەڵاتدارانی هەرێم دەبێت ئەم شیکردن ناتوانن پێشی بکەون بەڵام وەکو ئەگەر سەرنجی ئەو دەقەبین و تەفسیری سەرگومر کێشیان نەماوە 150 بە 50 بەس لەسەر باج کێشیان ئەگەر ئەسەرنجی ئەو دەقەبین بە گوێرەی ئەو دەقەبێ بەتەکید بە ئیتیجاها ڕواکاینە بەڵام ئەبێ ئەمان ئاگامان لێ بێ ئەمە بە بڕوای من بۆچی عێراق پەنای بۆم بابەتە برد بۆ پەنای بۆ برد عێراقی ئەوێ وەکو تەرەفی سێم ڕێیەکی تر هەبێ ڕێیەکی مەرجعێکی قانونی بزین ئایا تەئیدی ئەکات زیاتر ئەمانیانوی ئەها مەسەرەن بڵێن نەگەوەی کە ئەو بڕیاریان بۆ بات ئەو بڕیار نادا وەکو ئەنجومەنی دەولە زیاتر ئەوی ژوورجە نەزەری خۆی کاتە مەسەر وەکو سێ کەس لە ژوورێک کابن دوانیان ئەم بڵێ مەڕامە ئەو بڵێ ڕەمە ئەوی ژەڵە کاکە وەڵامی ئەم وایە احتیمالە ڕەکە بەشێکی پەیوەندی بۆ تۆ لە مەساڵحی تۆ بێت احتیمالە ڕێی بەشێکی لە مەساڵحی ئەم لابێ لە کاتێکە ئەم مەرجعەکەم ڕائەدا مەرجعێکی قانونی قانون ئەو دەسەڵاتی پێداوە بەڵام بۆ بەرچاوڕوونیە زیاتر بە بڕای من لەوە چی ئەو کاتە وەکو سەنەدێ بەکار بێنێ مەسەلەن هەرێم تێبگالەوەیکەم بابەتە فعلەن بڵێن لە ڕووی قانونی و بڵێ ئەوە هەڵەیە بۆ کاتی خۆی تێپەڕێەوە بواە ئەو یاسا بەو جۆرە دەرنەچوایە مڕعاتی هەرێمی بکردای بە جۆرەیەوەی کە پێکاتیەکی دەستوریە و بۆ مڕعاتی وبکرا کەمە ئیقلیمێکە و حکوومەت و سڵاحێ سڵتەی تەشریعی و تەنفیزی و قەزاییەوە ناکرێت وەکو محافظەیەک تۆ باز لە گەڕانەوەی باج و ڕسوماتەکەی بکەیت بەڵێ میکانیزم بریاردە دانەکەی ئەنجومەنی دەوڵەت ڕوونەیان دیارە باز دەکرێت دوو کوردیشی تێدا بێ چۆنە ئەنجومەنی دەولەت باز لە زۆری ڕاوێژەکانی خۆی ئەو دقی کە هاتووە باز لە ناو ئەنجومەنەکەکە باز لە هەیە عامە ناکات باش بڵین ئەڵێ لە ئەنجومەنەکە ڕەوادرێ باشە بەڵام ناچۆتە ئەو تەفاسیلەوە مەسەرم بڵێ ئەم بڕیارە بەم شێوازە ئەدرێ بەڵام بە شێوەیەکی گشتی عادەتەن لۆ هەلتۆ لە هەر مەجلیسێکابی لە هەر شوێنەکابی عادەتەن ڕایان بە کۆی دەنگەیان بە زۆری نەڕوات لە ڕووی قانونیەوە لەبەرەوە دقەکە شەروا هاتووە لە باشە بەس ئەگەر بۆ چوونەکەیدا سێشەممە وتت پابندکردنی نەبوو هەرێم زیاتر ڕاوێژکار پرسیارەتی یاسایی ناکەوێتە سەر بۆ منە تۆ جێبەجێی ناکەی هەرێم جێبەجێی ناکات چۆنەوە بە بڕای من بۆ هەرێم ئیشکالێت نییە چکە هەرێم تەڵەبی نەکردو پەنای نەبردو بۆ ئەنجومەنەکە ئەنجومەنی وەزیران پەنای بۆ بردووە بۆیە لە ڕووی قانونی شو دقێکمان نییە ئەگەر جیهەیەک تەڵەبی ڕێی کرد لە ئەنجومەنەکە یان تەڵەبی مشوارەی کرد و جێبەجێی نەکرد
جگە لە حاڵەتە ئیلزامەکە چەند لەوێ شار دقێکی عقابیمان نییە دقێک ناتۆ بەڵام من لە فتوای مەلیسی دەولا بینی و ماڵی ئەگەر جهەیەک تەڵەبی ڕێی کرد و دوایی بەگوێ ئەنجومەنی نەکرد لەو حاڵەتەیانە خۆی مەسئولەتی تەبیعاتی ئەو فعلە هەڵەگرێک کە کردوێتی و کە ڕوویاوە بەڵێ فتوە زیاتر بۆ لایەنی دینی ئێمە لێرە بەکاری دێنی مەسەلا لە کوردستان فتوای یاسایی شەیەکە بەڵێ هەتا لە هەرێمی شاروای پێوترێت فتوای یاسایی بەڵێ مجەڵەدەتەکان نووسراوە قەرارات و فتاوە مەجلیسی شورە دەولە یان قەرارات مەجلیسی دەولە و فتاوە یان لە هەرێمی کوردستانە قەرارات و فتاوە مەجلیسی شورە لەقلیم وڵێ تعبیرە مستەڵح قانونیەکە وایە باشە بەس ئەوە بڵین ڕاوێژەکەیاندا ئەگەر بۆ نمونە بەغدایان هەرێم بەدڵی نەبوو ئەو مەلەفە لەوێ دادەخرێت تاو کۆتایی پێدێ مافی هەر لایەگە دواتر مافی ئەوەی هەیە بچێتە دادگای فترانیان لە شوێنێکی تر ئەم پرسێک لا بکرێت و کات بە فرودانێکی زۆریش تێدا بوو بێگومان ئەکرێ مەسەرەن ئەوان پەناش بەرنەبەر محکەمەی ئیتیحادی آخر لێ بینیوێتی زارێکی ئەگەر سەرەوە محکەمەی ئیتیحادی بڵێ نەچۆتە ئەو تەفاسیلەوە چی بە ئیتیحادی دانێ و چی بە ئیتیحادی دانادێ بڵێ ئەمە ئەینەکەی لەوێ ئەگەر سەیری قەرارەکەی محکەمەی ئیتیحادی بکەین لە ئەوەی 2024 هەرێمی پابند کردەوە بە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی بەس نەچۆتەنەوە تەفاسیلەکەیەوە کامە لە داهاتی نانەوتیە چی داهاتی نانەوتی و چی حیسەی عێراق و چه حیسەی هەرێمە ئێستا ئەمان ئیشکالتەکان لەسەر مادەیەکە تەفسیری مادەیەکە بۆیە بە بڕوای من ئەگەر بچێتە ئەوێ ئەنجومەنی وەزران عەرزی بکات لەوە چێ ئەو هینی کردبێ ئەو فتوایەکی تیابایە من ڕێیکی تیابە بەڵام ئەو کاتە ڕاکەی ملزەمە بێت تەفسیر و لێکدانەوەکەی ملزەمە بێ بۆ هەردووەتر پێ لە بەرژەوەندی هەرێم بێت لە ئەنجومەنی دەوڵەت یان لە دادگای بەو دقە قانونیە سەیری بکەین بەو دقە قانونیە سەیری بکەین لە مەسڵحەتی هەرێم نابێت کێشە لە دقە قانونی مەسڵ لە دادگای فیدراڵی باڵێ لە هەردوو لایەن باڵە چکە بۆ دقی قانونەکە خۆی وا هاتووە لە ئەسڵا خۆی لە بڕیارەکەی دادگای فیدراڵیش دەڵێ ڕادەستکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەبێت داهاتی نەوتی و غەیرە نەوتی ڕادەستکە بەپێی یاسای کارگەڕی دارایی ئەو بڕیارێکە پێش دادگای فیدراڵیدا بەڵێ دەڵێ بەپێی مادەی 12 لە یاسای بودجەی 2023 24 یعنی لەوێش هەر بەپێی ئەوە تەسلیمە ناو وردەکاری و شیکردنەوەکەی کە کامە پشکی هەرێمە ئەوەیە ئەنا بڕیارەکە یەکلایی بۆتەوە دقە قانونیەکان ڕوونن وەکو عەرزم کردی کێشەمان لە دقە قانونیەکە هەیە ئێمە دقە قانونیەکە وا هاتووە ڕەنگەوەی ئەنجومەنی دۆڵەر ڕووی کاتەوە زوو بەدەستەوە بێت وایە زوو بڵین کۆبوونەوە بڕێ بەس ئەوەی دادگای فیدراڵی ئەویش کات بە فرۆدانێکی زۆری چکە ئەگەر بیانەوێت ئەویش وەکو فەرقی چی هەروەکو مؤسسەیەکە جلسەیەکی بۆ کرێ و بڕیارێکی تیادرێت باشە بەس ئەنجومەنی وەزیرانی عێراق دەتوانی نەرمیەک بنوێنێ بڵێ تا ئەم پرسێک لا دەبێتەوە ئەگەر ئەنجومەنی شوراش بڵێ ئەنجومەنی دەوڵەت بۆ چوونەکانیان بەدڵ نەبوو نەرمیەک بنوێنێ بڵێ تا ئەم پرسە یەکلا دەبێتەوە موچە بنێرن چکەلێک تێگەشتی شە بوو ئەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری ئەنجومەنی وەزیران عێراق هەرێم دەبێت 230,000 بەرمی ڕادەستکە لەگەڵ داهاتی نانەوتیش دەتوانێت نەرمیەک بنوێنێ پێچوانی یاسانی وەکو ئەنجومەن وەکو سەڵاحەتی خۆیەتی وەکو کارێکی ئینسانی بەڵێ بەڵام لەبەرەوەی تۆ ناکرێ مەسەرەن ملیۆنێکەوە نەکەس موچە خۆر بکرێ بە قوربانی سراعێکی بینی هەرێم و عێراق ئەکرێ بە ڕێگەی تر تۆ معالەجە بکەی بەڵام ناکرێت تۆ ملیۆن و ئەو نەکەس بێموچە بکەیت 6 مانگ موچان نەدرێتێ لەبەر خاتریەوەی سراعەکەیە کە دوو ئەطراف دوو حکوومەت دوو دەسەڵات کە ڕێک ناکەون لەسەر بابەتێکە پەیوەندی بە داهاتی نەوتی و نانەوتیەوە هەیە لەبەر بە بڕای من حاڵتێکی ئینسانیە لەوە ناچێ ئیشکالێتێک لەوە دروست ببێت بەڵێ سەبەب بۆ چوونی خۆت پێشبینی خۆت لێرە لە ئەنجومەنی دەوڵەت ئەو پرسە یەکلا دەکرێت یاخود ئێمە دەڕۆین بۆ دادگای فیدراڵی و کات بە فیرۆدانێکی دیکە و لەبەردەم چی داین بە بڕای من پشێکیشی بۆ ئاستاوەتەوە سەر مەسائلی نەوت ئەگەر لە نەوتار نزیک ببنەوە لە یەکتری و ئەمڕۆ مناگەم لێبوو لە هەند هەواڵەکانە بکە وەفدێک ڕۆشتە ئەوێ بۆ ئەوەی بۆ ڕادەستکردنی نەوت و دیارە نزیک بوونەوەیکی باشەیە بە بڕای من ئەگەر ئێستا کۆمپانی نەوتەکان ڕازی نەکراون بڵێ ئەوان ئەو کێشەکە تەرحێکی تریان کردووە کە ئەوەی لە دەرەوەی کۆمپانیا نەوتەکانە نزیکی 100,000 بەرمیلە ئەوان وەکو فشارێکیش هەم فشاری ئەمانیشە بۆ کۆمپانیا نەوتەکان وازام عێراقی لە کۆبنەوەی پێشواشتێکی وای عرض کردووە کێڵگە هەیە ئێستا کێڵگەی خورمەڵە کۆمپانیا کار تێدا ئیش دەکات لە دەروێ پیکورە کێڵگەیترا هەولێریش کێڵگەیەکەیە وڵێ ئەوە تقریبی نزیکەی 100 زیاتر لە 100,000 بەرمیل لەوتە احتیمالە بیانەوە نزیک بوونەوەک لەو ڕێگە و پلانێکم بۆ ئەوەی معالەجەی چکە تو ئەگەر ئەو نەوتەبەی لەو چ لە داهاتی ناوەکە زۆر زیاتر بێ کە تۆ عەرزی بکەی بۆ هین بۆ حکوومەتی بەزوو سروشتی دادگای فیدراڵی ئێستا نەگۆڕاوە لە دوای سەرۆکە تازەیە چکە دەبینین زۆربەی سکاڵەکان ڕەت دەکاتەوە لەسەر پەرلەمان سکاڵا تۆمار کرا ئەوەی کە دانانی شێ و داوەکرا بۆ هەڵبەشێت پەرلەمانی کوردستان دادگای فیدراڵی و سەرۆکە نوێیەکە و ستافە نوێیەکە ڕەتیان کردەوە لەسەر نرخی کارەبا
کە گرانکراوە ئەوان اختصاصی ئەوان نەبوون. ئەی بۆ پێشتر شێوازی تەڵەبەکە پێشتر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جیاواز بوو بەسەرچوونی تەمەنی پەرلەمان و ئەوانە طبیعی بوو، ئەوانە ئاسایی بوو، ئەوانە ئاسایی. بەڵام ئەمەیان تۆ شێوازی تەڵەبەکەت لە هین لەبەرەوەی ئێمە قەرارێکمان نەبووە، قەرارێکی تەشریعیمان نییە یان دەقێکی قانونیمان نییە کە بابەتی ئەوە بێ بچێتە بەردە محکەمەی ئیتیحادی نیمانەمە. بەڵام ئەو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانمان نییە کە دەڵێ لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەبێت سەرۆک و ئەعتیباری سکرتێر و جێگیر هەڵبژێریەوە یاسای پەرلەمانیشمان پەیڕەوی ناوخۆیە، ئەو پەیڕەوی ناوخۆیە. بەڵام لێرە دەقێکمان نییە کە مەسەلەن قەرارێک دەرچوو بێ حساب بن مەگەر قەرارێک دەرچووە قەرارێکی تەشریعی بەخۆی سەوتی ئەندام پەرلەمانەکان بێەوە کۆبوونەوەکمان هەڵپەسار بۆ هەتاو کاتێکی نەبێت. ئەمە بوو بە قەرارێکی تەشریعی کە قابلی تاع نەبوو لە بەردەم بەز ئەمە قەراری وامان نەبوو لە هەرێمی کوردستان هەر نەمان بوو کۆبوونێک نەکرد کۆبوونێک کراوی تر کە سەمووی هاتە دەرەوە هیچ سیفەت و هیچ ناوێکی لێ نەنرا. مەسەلەی کارەباکە لە اختصاصی محکەمەی اتحادیە، بەڵام ئەگەر سەرنج بین محکەمەی اتحادی پەیڕەوی ناوخۆکەشی گۆڕیوە، پەیڕەوە کۆنەکە نەما پەیڕەوە کۆنەکە لە 53 مادە هێناوێتی بۆ 26 مادە زۆرێک لە اختصاصات و لە ئیشەکانی خۆی کەم کردوێتەوە لای بردووە. ئەمە بەپی پەیڕەوە کۆنەکە فعلا محکەمەی اتحادی ئێستا تەوەجوهێکی نوێی هەیە، ئیتیجایەکی جیاوازی هەیە لە کارکردنا ئەگەر بە پەیڕەوەکە سەیری بکەین لەگەڵ بڵین کۆنەکە. بۆ پێشتر شەریشیان بە پەیڕەوەکە دەکردیان بە یاساکانی پەیڕەوەکە پەیڕەو شوێنی چی دەگرێتەوە؟ پەیڕەوەکە بەشێکی ئەساسی هەبووی چێک تەنان لەو مادانەی کە لابراوە بابەتی عدولە مەسە مەجای ئەدا بۆی کە محکەمەی اتحادیە گەر بێت و لە قەزەیەکە ڕێیکی دابێ فریارێکی دابێ دوای ئیسا ئەمە نەما واتە ئەوە لە بەگوێرەی پەیڕەوەکە هات بۆ ئەمە نەماوە کەواتە گۆڕانکاریکی گەورە کراوە ئێستا بابەتانێک کە پێویست نیوان هەرێم و بەغدایە کەمتر خۆی لێ دەدات ینی سروشتیان گۆڕاوە بەتەکید ڕەنگە بڕیارێکی دابێت محکەمەیەکی بڕیارێکی گەورە بوو هەتا باز دەوە کە سوودانی شۆک بوو بێ بۆ بڕیارێک کە موچە ڕاستە و خۆ بدرێ و هەرێم نەوت تەسلیمکەوەی 2022 باش بوو بۆ بڕیارە تەبیعاتی لێکەوتو لە ڕووی قانون و ئیشکالی تیا بوو. ئەگەر سەرنجی خودی بڕیارەکە بین ئەوەی 2024 لە حیسیەتی بڕیارەکە ئاڵێ مەسەلەن ئەڵێ نابێ موچە مەسەلەن خازە بێ بۆ ململانەی نێوان هەرێم و بەخا باش ئەبێ موچە بەردەوام بی کەچی لەم لاوە هاتووە لە ناو بڕگە حکومەکە موچەی چۆن ڕەبت کردووە قەیدی کردووە بە بودجەی تەخسیسکراو بۆ هەرێم لە کاتێکە بە گوێرەی نەفەقاتی فعلی دانراوە. ئێمە نەفەقاتی فعلی نەما لەبەروی بەشی نیو ساڵیە کرد بڵێن خەرجی فعلی حکومەتی عێراقی من بڕیاری محکەمەی اتحادیم جێبەجێ کردو ئێلە لە محکەمەی اتحادی کۆڵە نابێ ئەبێ بەردەوام بێ موچە لەم لاشەوە حاڵێت تێگەی لێم واتە بڵین ئەوش بۆ خۆی جۆرێک لە ئیشکالێتی تیابوو لەسەر بڵین لەسەر جێبەجێکردنی بڕیارەکە و ئەوەش جۆرێک لە ئەتوان بڵم لە ناکۆچی بوو لە ناخودی بڕیارەکەکە هات بۆ ئاراوە. ئەی بۆ بە بانکیکردنەکەش ئێستش ئەوەش هەر وەکوگلانە بۆیەوە چونکە بە بانکیە کەژەکە تۆ تەوتیری بکەی بۆ مەفهومەی کە حکومەتی عێراقی ئەیویست بەتەکید لەگەڵ مادە 107 دەستورایەک ناکرێتەوە کە ڕاستە و خۆتۆلیەوە موچە بنێری بۆ یعنی ئەگەر بڕیارەکەی دادگا و خۆی جێبەجێکراوە دە موچە ڕاستە و خۆ بۆیە بەڵێ تەوتیم کرێ بەڵێ ڕاستە خۆبی بەڵام ئیشکالێتی لەکەوێتەوە ئەویش شکایتر مەهامێک بۆ هەرێم نامێنێتەوە لە ڕووی قانونیەوە و کاتە هەرێم ئەو کاتە تۆ چی لە مادە 107 دەستورەکەی اعترافی بە حکومەت هەرێم کردەوە تۆ بێ مەهامی موچە لێ وەربگریتەوە بڵێ تۆ موچە تەوزیعمەکە با لە عێراق و تەوزیع بکرێ بەتەکید ئەمە لەگەڵ ئینا بۆیە ئەو قەرارە ئەتوان بڵێم یەکەم قەرار و دوهەمین قەرار بوو کە محکەمەی اتحادی ئەگەر بەم ستافەی ئەو کۆنەشەوە بمایەتەوە بەو شێوەزی بمایەتەوە جاکە قەرارێکی وای دووبارە نەکردەوە کە ناکۆکی زۆری بەڵێ بچکەوە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر حاڵەتی مالی عێراقی کە تەبیعاتی مالی گەوری زۆر لەسەر عێراقەکەوتەوە بۆیە دوای وەیتر قژە قەرارێکی تری بە دوای بەس پێویست بۆ یاسانی کە لە عێراق دەرچوون باس یاسای کاریگەری داراییت کرد کە وەکو هەرێم بڵێن مامەڵە وەکو پارێزگای مامەڵە هەرێم دەکات کە دەڵێ خەزینەی فیدراڵیمان هەیە لەگەڵ پارێزگاکان باش ئەو هەر دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی ڕابردوو گویان بۆ یاسانەداوە کە لە عێراق دەستین بە یاسای بودجە شەوکە لە 2014 خەرجی فعلی هاتە ناو یاسای بودجە لە کاتێکدا لە هەردوو حاڵەتەکە وەزیری دارایی کورد بووە چەوەی خەرجی فعلیەکە یاسای کارگەری داراییش کە دەرچووە لە 2019 هەر وەزیری دارایی کورد بووە گوێ بۆ یاسان نەدراوە کە لە داهاتوودا چی دەراویشت بڕای من هۆکارەکەی چی بووە هەرێم هەرگیز تەوەقوعی نەکردووە کەنەوتی بوەستی و ئاوای لێبێت بۆی زۆی گوێ نەدا بۆ قانونانە خۆی بەهی خۆی نەزانیوە چی یاسای بودجە
کە دەرچووە هەموو ساڵ یاسای بودجە دەرچووە و بەشی هەرێمیشی معالەجە کردووە. یاسای ئیداری مالی آخر یاسای ئیداری مالی یاسای بڵین گیرفانی حکوومەتە، یاسایەکە هی ساڵ و 2 ساڵ نیە، تۆ قەی ناکەی سامە ساڵی ئەم ساڵ یاسای بودجە ئەم دقا هاتووە زەرەرم لێ کردووە، ساڵی داهاتوو ڕێگەی لێگریت، بەڵام ئەو یاسا نا یاسایەکە لەوەچێ بەشی مەسەرەن بۆ 56 ساڵی داهاتوو ئیشی پێ بکرێت. بەڵام هەرێم بە قەنەعەتی من هەرگیز تەسەوری نەکردووە جارێکی تر مەسەرەن ئیشی بکرێتەوە عێراق، توتی من ئەوتی خۆمە فرۆشم و ئەو یاسا، بەڵام لەمایانە وا دەرنەچوو قەزیەکە ئەوە دەچوو کە ئێستا ئێمە گیرۆدەی ئەو دقە قانونیانە بووین کە لە یاسا چۆن ئێستا دەتوانرێت ئەم لە یاسای بودجە ڕاستکردنەوەی کە بێ لە یاسای ئیداری معالەجە بکەین، نەبێت تاانی لێبین، نەبێت حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان داوا تۆمارکە لەسەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئامبەژە بۆ بکە کە ئەم مادانە کە هەرێمیان وەکو محافەزە داناوە مخالیفی مادە 107 دەستورە و ئەبێ هەرێم مامەڵەیەکی تایبەتی لەگەڵا بکرێ وەکو چۆن لە بودجەش مامەڵەی تایبەتی لەگەڵاکرێ، ئەبێت لە قانونی ئیداری مالیشە مامەڵی تایبەت لەبەرەوە هەرێم وەکو محافەزەیەک نییە تەنها خۆی جگە لە ئیشکار لەسەرەوەی چەندە پشکی هەرێمە چەندە پشکی بەغدا ئیشکار لەسەرەوەی شێ میکانیزمی گەڕانەوە کە ئێستا بەغدا دەڵێ بە هەموو داهاتەکە بێتەوە خەزینەی فیدراڵی دوای من لە 150 بۆ دەنێرم بۆ نمونە کومرگ بەس لە ڕووی یاسایەوە یەکسەر لەمان یەکسەر لە ئیتحادی ئەگەر بۆنم ڕێکەوتنیش بکرێت نابێ هەموو داهاتەکە بچێتەوە دوای بنێردێتەوە چۆنە خۆی وەکو هەرێم تۆ نابێ بم جوارە بێت تۆ بۆ محافەزە تەواوە، بەڵام ئەو ئێوێ لە ڕێگەی ئەو مادەوە ملکەچت کا بۆ ئەوەی کە تۆ ئەبێ وەکو محافەزەیەک پارە بگەڕێن تۆ ئەو دوایی پارەکەت بدا ئەگەر سەرنج بی لە ئەم موچە ئەم جارە کە درا عێراق موچەکەی نەنا تا ئەمان خۆیان پارەکان تەسلیم کرد، خۆی عێراقی توانی دای بشکێنێ لەو پارەی کە بۆ موچەی تەرخان کردووە، بەڵام ئەوەی نایەوێت تۆ ئیلزام کە بۆی ئیلا هەربی و پارە بگەڕێنیتەوە ئەو کاتە واتە ئیلتیزامێکت بۆ دروستەکە بێ جێبەجێ بکە بەرامبەر بە حکوومەتی ئیتیحادی. ئەم مامەڵەکردن بۆ محافەزە تەبیعیە بەس بۆ هەرێمێک نابێ بەم جۆرە بێت، چونکە هەرێمەکە هینی ئەبێت تەنزیمێکی جیاوازتری بۆ بکەیت لەگەڵ محافەزات تاوەکو یەک نەبێت. لە قانونی دایمالیە ئەمە کراوە بۆی بە بڕای منە بێ هەرێم ئەلێسا خۆی بۆ حاضر کە هەوڵ با ئەو مادانەی کە لە قانونی داری مالیە تانی دەستوریان لێ بە خاتریەوەی نەجاتی بێ لە باش با دۆ پرسیار منە سەر موچە بێ ڕەنگ ئێمە لە بەردەم فۆتانی موچەدابین ساڵان ڕابردووش موچە فۆتاوە هیچ شوێنێکێ خەڵک بۆ مەسکاڵای بۆ بەرێ و موچانە وەربگرێتەوە چکە لە ڕابردووش ینی ئێستش ئەگەر 15 ڕۆژ جارێک 16 ڕۆژ جارێکین موچەدا بەش بکرێت اینجا ئەو شەش موچەی کەماوە دەدرێت بە فەرمانبەران نەخێر هیچ شوێنێک نییە ئەمە قەزەیەکە لە بینی دوو حکوومەتایە ئەگەر حکوومەت هێرێن بێ ئەو شەڕی بۆکان نەک فەرمانبەر بڕات داوا تۆمارکە و بە مۆزەف ناکرێ و هیچ جیەکیش نییە بێ حکوومەتێک ئیلزام کە بۆی کە تۆ بڵێ موچێ ئەم کەسانم ناتوان لە دگای فدراڵی ئەم پرسی بوون نەخێر بچێتەوێ نەخیان لێرە سکاڵە لە سەرێکیان تۆمار بکەیان لە بەغدادی اختصاصی محکمەی اتحادی نییە ئەو بابەت ئەی فەرمانبەری فەقیر حول و قوتمان نەبوو ئێستا 2020 حەود موچە 2023 موچە ساڵی ڕابردوو موچێ چەند ساڵ نزیکەی 20 موچار نەدراوە لە ئەسڵ لەبەرەوەی ئێمە لەبەرەوەی هەرگیز خۆی سەبەکە چییە؟ هەرگیز مشەڕیعی عێراقی و هەرێمی کوردستان ئیفتیرازیان نەکرد و حکومە نتوانێت موچە بە ئەگەر نەیدا ئەمە حکومەکەیەتی بەڵێ نیمانە ینی پێشبینی یاسایی نەکراوە ئەو ڕوو نەخێر هەرگیز ڕوو پێشبینی وڵاتانی تریش بڕوان ناکەمەوە هەبێ نەخێر چکەوە نیزامی عامە حەقی عامە دەبێ هەر بدرێ تەنانەت ئەگەر ئێمە سەرنجی تەشریعاتی عێراقی بین 30 ڕۆژی دیاری کردو مانگی بەسی داناوە بە سیوەکیشی دانەناوە ئەمە یەک دوو ڕێگەی نەداوە تەنانەت ئەگەر مۆزەفەکە مهمترین قەرزی دەوڵەتی لابێت لەسەر زیاتر لێک لەسەر پێنجی لێ ببڕێت بۆ لەبەرەوەی ئەم مۆزەفە ئەگەر خۆشی خەتەیەکی کردبێ ماڵ و عایلەکەی خەتەیان نەکردووە لەبەرەوەی نابێ ئەوان ببن بە قوربانی خەتەی مۆزەفەکە بۆ لە نظامی عامە حتا ئەگەر خۆی رازی بێ مۆزەفەکە بڵێ من ئامادەم یەک لەسەر پێنج نادوو لەسەر پێنجم لێ بڕ قانون ڕێگە نادات ینی بەو جۆرە سەدەنەر پێشبینی نەکردو ئەسڵەن مەجالی نەداوە دەستی بۆ بێ مەجال نەداوە ئەڵێ مۆزەف تۆ 30 ڕۆژت هەیە مانگەکە سیوەکیش نییە بۆ تۆ سیە زۆر سپاس دەکەین سپاسیان بەدەستانە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ بە سپاس.